مەسرور بارزانی راوێژکاری ئەنجوومەنی ئاسایشی هەرێمی کوردستان پێشوازی لە برۆنۆ ئوبرت باڵیۆزی فەرەنسا لە عێراق و سیریل باڵیۆزی ئەلمانیا لە عێراق و شاندێکی یاوەریان کرد. لەم دیدارەدا هەردوو باڵیۆز جەختیان لە بەردەوامی پەیوەندی هەردوو وڵاتی فەرەنسا و ئەلمانیا لەگەڵ هەرێمی کوردستان کردەوە و ئاماژەیان بەوەدا کە هەردوو وڵات بەردەوام دەبن بۆ نیوانگیری و پاڵپشتی دانوستانی نێوان بەغدا و هەولێر لەسەر بنەمای دەستووری عێراق بۆی کە ئاشتی و ئارامی لە دەڤەرەکەدا جێگیر ببێت. لە پەیوەندی بە دواڕەوشی نێوان بەغدا و هەولێر راوێژکاری ئەنجوومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ئاماژەی با لەشکرکێشی سوپای عێراق و حشتی شعبی کرد و گوتی هەموو ئەو جوڵە سەربازیانە زێدەڕۆی و پێشێلکردنی دەستوورە. راوێژکاری ئەنجوومەنی ئاسایشی هەرێم جەختی لەوەش کردەوە کە هەرێمی کوردستان خوازیاری هێوری و سەقامگیریە و پێمان باشە هەرچی زووتر با پاڵپشتی کۆمەڵگەی نێودەوڵەتی دانوستانی نێوان بەغدا و هەرێم لە دانوستانی بواری سەربازی بۆ گفتوگۆی بواری سیاسی و ئیداری بگوازرێتەوە. لە بەشێکی دیکەی کۆبوونەوەکەدا لە ئاماژەیە کە با دواڕەوشی دەڤەرەکە و تێکشکاندنی تیرۆریستاندا راوێژکاری ئەنجوومەنی ئاسایشی هەرێمی کوردستان پشتگیری هەرێمی کوردستانی با جەنگی دژی تیرۆر لە چوارچەوەی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و توندوتیژی دووپارە کردەوە.